بەناوی کارگەکانی غازی پارێزگای سلێمانیەوە بەهۆی سەرهەڵدانی ئەزمەی غازەوە لە پارێزگای سلێمانی و کەمی غاز دیارە تەڵەبێکی زۆر لەسەر غاز هەیە و خواستێکی زۆر لەسەر غاز هەیە. ئێمە وەکو کارگەکانی پارێزگای سلێمانی ئەو بەشە غازی کە بەدەستمانەگات بەشی هاوڵاتیان ناکات لەبەرەوەی لە وەرزی هاویندا پارێزگای سلێمانی بە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و چەمچەماڵەوە پێویستیمان بە 300 تەن غاز هەیە، بەڵام لە ئێستایا 204 تەن غاز بەدەستی کارگەکانی پارێزگای سلێمانی دەکات. بۆ ئەم مەبەستە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین کە بەشە غازی پارێزگای سلێمانی زیاد بکرێت و ئەو غازی کە لە کۆمپانیا وەردەگیرێت و دەدرێت بە بەڕێوەبەرایەتی سامانە سروشتیەکانی پارێزگای سلێمانی لە ڕێگەی لیژنەی قایمقامیەت و بەڕێوەبەرایەتی سامانە سروشتیەکان و لیژنەی ئابووری ئاسایش و نوێنەری کارگەی غازەکانەوە دابەش بکرێت، چونکە ئێمە وەکو کارگەکانی غاز هیچ شەفافیەتێک لەو بەشە غازە بەدی ناکەین کە دەدرێت بە کارگەکان، چونکە جیاوازی لە نێوان کارگەکانە بەدی ئەکرێت. دووەم هۆکاریان کە ئێمە کۆنگرەی ڕۆژنامەگەریمان کردووە وا بەرە و وەرزی سەرماوسۆڵا ئەڕۆین لەبەر ئەوەی ئێمە پێشبینیمان هەیە و لە کارەکەیە ئیش دەکەین وا بڕوات لە وەرزی زستاندا ئەزمەیەکی یەکجار ئەستەم ڕوو لە شاری سلێمانی دەکات بەهۆی ئەو بەشە غازی کە بۆ حافەزەی سلێمانی دابین کراوە. داواکاری دووەممان ئەوەیە کە دابەشکردنی غاز دەبێت لە ڕێگەی کارگەکانی پارێزگای سلێمانیەوە بێت، بەڵام بەداخەوە دەبێت باسی ئەوە بکەین کە غاز لە ڕێگەی بەنزیخانەکانەوە دەدرێت بە هاوڵاتی بە سعرێکی زۆر گران وەک لەوەی لە کارگەی غازەکانە دەگاتە دەستی هاوڵاتی. بۆ نمونە 7 لیتر دەکرێتە بتڵێکی غازەوە دەگاتە لە بەنزیخانەکان دەدرێت بە هاوڵاتی بە 13000، بەڵام کارگەی غازەکان 22 لیترونی و دەکەینە بتڵەوە و دەیگەینە بەردرگای ماڵی هاوڵاتیان باش 1000 کەواتە هاوڵاتی لێرە زەرەرۆمەنی یەکەمە. بۆیە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەین ئەو غازە توجاری کە دەدرێت بە بەنزین